ڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. قسەی نەستاق. دوو کابرا لە زۆرانگرتنا بوو. یەکێکیان ئەوی کەیانیدا بە عەرزە. ئەوەی کە سەرکەوت بوو بۆ ئەوەی خۆی هەڵکێشێ هات بە شانوباڵی ژێرکەوتووەکەدا وتی: بەخوا ماڵکاولە بەهێزە، تا خستم وەخت بوو هەموو جمگەی شانم لەبەرێک دەرچێ. ئەوی ژێرکەوتووەکە هەڵسایەوە و ڕووی کردە خەڵکەکە وتی: خەڵکینە، وەڵڵا بڕوا مەکەن، وا مەزانە نازایی ئەو بوو منی خستووە، لە حیزی خۆم بوو، ئەگینە ئەو لەو پیاوانە نییە. یەکێ لە مسکینەکانی حەماغای سەراو ئەچێتە لای ئاغا، داوای لنگەگایەکی لێکە، خۆیشی لنگێکی هەیە بۆ ئەوە جووتەکەی ئەو ساڵی پەکی نەکەوێ. ئاغا ژەڵێ بچنگا زەردی بدەنی. کابرایەوێ بڵێ: ئاغا ئەگەر گاکە باش نەبێ بە کەڵکم نایە، مەلا ئەحمەدی لاسووریش لە دیوەخانە بێ. خێرا دێ بە شانوباڵی گادا بە جۆرێ باسیەکە، کابرا هەر خواخوایەتی زوو هەستێ و بە پەلە بچێ وەریگرێ، نەوەک ئاغا پەشیمان ببێتەوە. ئەچێ بۆ گاڕان بۆ وەرگرتنی گازەر کە چاوی پێکەوێ، تەماشاکە ئەوەندە لاتە بە لۆز نەبێ ڕاز نابێتەوە. هەناسەیە کەڵە کێشێ وەڵێ: بریا من گابوومایە و مەلا ئەحمەدی لاسوور باسی بکردمایە. حەسەن بەگی کاکباییز بە بایزاغای دێبووکریەڵێ: بایزاغا، ماڵی ئێوە زۆر بێپەردەیە، هەر کەس دێت و ئەچێتە ژوورەوە. مەبەستی ئەوە بێ تا نوتی لێبدا. بایزاغا ژەڵێ: حەسەن بەگ، ژنەکانمان بەدڵی خۆیان پیاوە بینەوە و کوڕی وەکو منەهێنن، بەڵام ژنەکانی ئێوە مەیتەرە لەڕێک لە خۆیان نەنێن، کوڕی وەکو تۆ هێنن. ژنێکی بێسەری هەبوو، پیزەی ناو بوو، 4 کوڕی ئازاو بەناوبانگی هەبوو. ئەمانە بەرەبەرە لە ڕێگری و چەتەیەتیا کوژرا بوون. پیاوێکی گەورە لێیە پرسێ: ئامانە چین تۆ خستوتنەوە؟ ئەیەوێ بەم قسە تانوتی لێدا. ئەویش پێڵێ: لە باتیەوە ئەوە بە منەڵێی بە باوکت بووتایە کە دایکی تۆی بناردایەتە لای ئێمە، با لە پیاوەکانی ئێمە بیگرتایە و کوڕی وەکو کوڕەکانی منی بهێنایە، نەوەکو تۆ کە لەسەر دۆشەک و بەترسەوە تەنانەت لەگەڵ منیش قساکەی.